بۆی بەرزبوونەوەی نرخی ماسی لە بەردەڕاشت، هەشت چێشخانە شوێنەکەی خۆیان داخستووە. بەشێک لە خاوەن چێشخانەکان هۆکاری بۆ بەرزبوونەوەی نرخی ماسی دەگەڕێنەوە، دەڵێن کیلۆی ماسی بە برژاوی 14,000 دینار. ئەم نرخەیەش بەلای هاوڵاتیان زۆرە. زۆر هۆکاری هەیە. یەکەم هۆکار ماسی گران بووە، بە ڕێژەیەکی بەرچاو، ینی بە ڕێژەیەکی زۆر زیادی کردیا. و ڕێژەی دووەم شتەکانی دی، ینی بەعام با بڵێن خەزراواتە، تورشیا، زەیتونە، ئاردە، قەنینەی غازە، بەعام شتەکان گران بیە. بەر لە بەرزبوونەوەی نرخی ماسی لە مەندان ڕۆژانە 800 بۆ 1200 کیلۆ ماسی دەفرۆشران. زیاتر لە 6 کرێکار لە چێشخانەکان کاریان دەکرد. زۆربەیان خێزاندار بوون، بەڵام بەهۆی گرانبوونی نرخی ماسی و نەبوونی کڕیار شوێنەکەیان داخراوە و ئێستا بێکار ماوەن. ماسیەکە گران بیە، ڕێ کەرکووکیان گرتیە، جێشی عێراقە 8 نزام ڕێیان گرتیەوە، ناکە ماسی بێتە کوردستان. لێرە لە کوردستان ماسی دەشتە میسل، دەشتە بەغدا، بەس لێرە مەمنوع لە سەیتەرەی کەرکووک و ناکەن ماسی بێتە هەولێر، لۆ ما بێتە ئێرە مەمنوعیان کردیە. بەس ئەگەر ئێوە لە کەرکووک بهێنن نرخەکەی گرانە؟ نانە هەرزانە، هەروەکی بەرێتە کیلۆ دەبتە 5,000 دینار، بەس نەکە کیلۆ بیتە 11,000 دینار. عالەمیش فەقیرە، نایە ناخۆم بە 14,000 دیناری، دەریش ناکە وەڵڵا دەرناکات لە بۆ مار. ئێوە چەند شوێنەکانی خۆتان داخستووە؟ 10 مەطعم، 10 مەطعمین، 10 مەطعمین، 100 عامل مارەیە، ئەمی ئەکە بێشۆل و بەتاڵە عەتاڵەمی لە ماڵ. زۆر ماسی گران بووە، قەنەعەت کە پێشتر کیلۆی ماسی بە 5,000 بوو، ئێمە دەمانتوانی لێرە بە 10,000 بیدەین، قازانجێکیش لێ بکەین و خەڵکەش لێمە ڕازی بێ. بەڵام ئێستا کیلۆی ماسی گەیشتوتە 10,000 دینار بە ساغی، بە زیندوی کەوا ئێمە بیکڕین. ئەو کارەکەش دەگەڕێتەوە بۆ ڕێگای نێوان کەرکووک و هەولێر، داقوق و هەولێر. ئەو ڕێگای داخراوە، ئەگەر ڕێگایەکە بکرێتەوە کەوا ماسی لە بەغدا یانیش لە بەسرا ئاوردەی کوردستان بکرێتن، ئەوە ماسیکە هەرزان دەبێتەوە. بەڵام ڕێگاکە داواکانین کەوا ڕێگاکە بکرێتەوە. لە سنووری پارێزگای دوهۆک 58 پرۆژەی بەخێوکردنی ماسی هەیە. 9 پرۆژە لە قەزای بەردەڕەشە. بەهۆی گرانبوونی نرخی ئالیکی ماسی، نزیکەی لە نیوەی پرۆژەکان کارەکانیان ڕاگرتووە و هەر ئەمەش وای کردووە نرخی ماسی بەرز ببێتەوە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، ڕووباری خازەر.